زیاتر لە 3 ڕۆژە لەسەر شەقام ڕۆژ بەڕێ دەکەن. خۆراک و ئاویان وەک پێویست پێ نەماوە. ئەمانە ئەو شۆفێرانن کە بە بارهەڵگرەکانیان دەیانویست بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بگوازنەوە بۆ باشووری عێراق. شۆفێری بارهەڵگرەکان بە نووسراوی فەرمی ڕێگەپێدانی هەرێمی کوردستانیان پێیە بۆ گواستنەوەی بارەکانیان، بەڵام بە بیانووی نەبوونی ڕێگەپێدانی عێراق هێزە سەربازیەکانی عێراق لە بازگەی چیمەن لە سنووری کەرکووک ناهێڵن بارهەڵگرەکان بە کەرکووکدا تێپەڕن و ڕێگریان لێ دەکەن. چینوە سێدەرەکە لای زابلەکە قسەکەین ئەلەکە بار مەمنوعە خیاری هەرێمی کوردستان بە هەموو شوێ مەمنوعە بۆ داخڵبوونی بۆ ناو عێراق بۆ خواروی عێراق. بۆ 4 ڕۆژەوە ساوین کتابی زەرعەمان بیانی هەموو ئێمە ئیشەکەمان ڕسمیە خیارەکەی ناوخۆی ینی ئێرانی نییە کتاب بڵین خیاری ئێرانیە خیاری بازیانە ینی کوردستانە بەزەرە داخڵبوونی بۆ عێراق مەمنوعە بە هەموو شێوەیە. خەیار و کاڵک و باینجان و چەند بەرهەمێکی تری ناوخۆ بەهۆی ئەوەی زیاتر لە کاتی خۆی لە ئۆتۆمبیلەکاندا ماون مەترسی تێکچوون و خراپبوونیان لەسەرە. ئەمە جگە لەوەی چەند زیاتر بمێننەوە نرخەکانیان لە بازاڕەکاندا بەرزتر دەبێتەوە. خیاری خارجی نییە بڵێنی دەروێ وڵات نێنی دەروێ هەرێم نییە نی ناوخۆیە ئەم ناوخۆیە بووە بارێکرێ بۆ بەسڕەیە کەربەلایە نەجەب هەموو باقی محەفەزە بەغای هەموو شوێنەکانی ترە یعنی بووە ئەمە شتێکی قاچاق نییە بڵێ وەڵامە لە دەروێ هەرێم هاتووە مەمنوعە. ئەوە سێدانە ڕۆژ ئەمە لێران داخڵ نابێت کەس نایە بە دەمان ئەوە کتابە بۆمان کراوە کتابی زەراعەیە لە سەیتەرەی کەرکووک کە چیمەنی پێ ئەڵێن بە هیچ شێوەیەک نایڵن داخڵ بین ئەڵێن گوایە لە سەر و خۆمان و بڕیارمان بۆ هاتووە خەیار مەمنوعە داخڵ بکرێ بێجگە لە خەیاریش بەرهەمەکانی تریش. ڕێگری بازگەی هێزە عێراقیەکان لە گواستنەوەی بەرهەمی ناوخۆی کوردستان بۆ باشوور و ناوڕاستی عێراق لە کاتێکدایە دوێ نێشاندێکی وەزارەتی کشتوکاڵی هەرێم سەردانی بەغدادی کرد و ڕایگەیاند لەگەڵ وەزارەتی کشتوکاڵی فیدراڵ ڕێککەوتون ڕێگری لە ناردنی بەرهەمی کوردستان بۆ ناوچەکانی باشوور و ناوڕاستی عێراق نەکرێت، چونکە گرنگیدان بە ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆ بەشێکە لە کارنامەی سەرەکی حکوومەتی فیدراڵ. زۆرینەی ئەو کەسانەی دەچنە بازار بۆ بازاڕیکردن چاویان لەوەیە نرخی بەرهەمی سەوزە و میوەکان لە بازار هەرزان ببێت، بەڵام ئەم جۆرە ڕێگریانەی لە شۆفێری بارهەڵگرە پڕ لە سەوزە و میوەکان دەکرێت دەبێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی زیاتری نرخی بەرهەمی سەوزە و میوە لە بازاڕەکاندا. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز بازگەی چیمەن کەرکووک.